بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان برێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بەختەوەری دنیا و قیامەتمان بکەوە، ئەو بەرنامەی بخاتە تەرازوی چاکەکانمان و تەرازوی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله تعالی. خۆشەویستان، هەر لە هۆکارەکانی بەختەوەری، ئەو شتانەی کە مرۆڤ ئینسانەکان پێیوە بەختەوەر دەبن، هەر لە خزمەت حەڵقەی ڕابردوودا دەبین کە یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری ئینسان بوونی وەچەیە، بوونی منداڵە، و گوتمان ئینسان بۆ ئەوەی کە ئەو منداڵانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێمان دەبەخشی پێیانەوە بەختەوەر بین، دەبێ بزانین چۆن پەروەردەیان کەین، چۆن پەروەردەیان کەین و دەستمان پێیانەوە بێتن، و بە تایبەتیش باوک بەرپرسیاری سەرەکیە بۆ خاو خێزانی خۆی، بۆ منداڵەکانی خۆی، وەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ: يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. أي أواني كإيمان دار خوتانو بس قوا أنفسكم وأهليكم نارا. أهليكم نارا هم خێزان دەگرێتەوە، هم منداڵ دەگرێتەوە. ئینسان ئەگەر پرۆسەی هاوسەرگیری کرد، مەسئولیاتی دووقات دەبێتەوە، مەسئولیاتی خۆی و مەسئولیاتی خێزانیشی. کە منداڵی پەیدابوون، مەسئولیاتەکەی قوڕستر دەبێتن، بەرپرسیاری منداڵەکانی شێتی. و گەورەترین چاکە و فەضائیل کە ئینسان لە ژیانی ڕۆژانەیدا، لە ژیانی دنیادا بیکا چییە؟ بتوانیتن خۆی و خاو و خێزان و ماڵ و منداڵی لە ئاگری دۆزەخ ڕزگار بکاتن، کە ئەوە پیشەی سەرەکی چییە؟ پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وەسەلام. خوای گەورە پێغەمبەرانی ناردوون بۆی کە ببنە هۆکاری ڕزگارکردنی خەڵک لە ئاگری دۆزەخ. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ، کە دەستی بە داعوەی ئیسلامی کرد، کە ئیعلانی داعوەی ئیسلامی کرد، لە ئەهل و بەیتی خۆی دەست پێ کرد: فاتیمە، خۆت ڕزگار کە لە ئاگری دۆزەخ، لە ڕۆژی قیامەت هیچم بۆ پێ ناکرێ. فڵان کەسەی پوری پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، خۆت ڕزگار کە لە ئاگری دۆزەخ، لە ڕۆژی قیامەت هیچم بۆ پێ ناکرێ. بەڵام لە دنیا هەموو ڕاستیەکان و هەموو حەقایق و هەموو شتەکانتان پێ دەڵێم کە ئیستیفادەی لێ بکەن. لەبەرەوە برایانی بەڕێزم، بینەرانی ئازیز، زەرورە ئینسانی ئیماندار، وەکو گوتم، بەس لە بۆ لەهوو لەعیب و لۆخۆش و لۆخۆشگوزەرانی منداڵی نەوێن دەبێ، بۆی کە ئەو منداڵانە ببنە مای بەختەوەری ئینسان. ئینسان پەروەردەیەکی تەندروستیان بکات، پەروەردەی منداڵیش لە ساواییەوە دەست پێ دەکات. وەکو لە حەڵقەی ڕابردوو گوتم، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام حەسەن و حوسەینێکێک لەوانە دنکە خورمایەکی سەدەقەیان هاویشتە زاری، فەوڕەن پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لیان بەجوا فەرمووی: کەخ 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 فڕەیدە، ئەوە بۆمە ناشێ، بۆ حرامە بۆ ئێمە. ئەها دەبێ منداڵ لە گچکەیەوە فێری ئوسلوبی دانیشتن و ئوسلوبی خواردن و ئوسلوبی قسەکردن و فێری زۆر شت بکرێ بەڕاستی. چونکە منداڵ هەموو تاقەیە. ئەها مامۆستا منداڵ چەند معجەبە بە مامۆستا لە قوتابخانە، بۆ چکە فێریەکاتن. جاری وایە دەبینی بەغەڵەت شتێکی لە مامۆستای وەرگرتێ لە مەکتەب،
ئەتوو کە بابی ئەو منداڵی چونکە ئیهمالت کردو بۆی ڕاست دەکەی و بە قسەت ناکات دەڵێ مامۆستا ئاوای فێر کردو ببە مامۆستای منداڵەکەت لە ماڵەوە بە تایبەتی لە ڕووی حەڵاڵ و حەرام لە ڕووی پەروەردە لە ڕووی ئەدەب لە ڕووی خوڕەوشت لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆمەڵە فەرموودەیەک دەربارەی فێرکردنی منداڵ دەفەرمێ منداڵێکە گەیشتە تەمەنی 7 ساڵی فێرە نوێژیان کەن چونکە ئینسان نوێژی مەزبوط بوون هەموو عیبادەتەکانی دیکەی مەزبوط دەبن ئەگەر نوێژەکەی دروست بوون هەموو عیبادەتەکانی دیکەی دروست دەبن بەڵام ئەگەر خوا نەخواستە خەلەل لە نوێژەکاندا هەبوو ئەوانەی دیکە ئۆتۆماتیکیان بە دوای دادێتن ئەوانەی دیکە خەلەلی زۆریان تێدەکەوێتن ئەو جا دەفەرمێ ها ئێستانەکە زۆر خەڵک زۆرێک لە بانخوازانمان بەشی دووەمی لێرا دەدەن لەبەر مراعاتی دڵی خەڵکێکی کە بێدین و خەڵکێکە لاف و گەزافی مافی منداڵ و مافی بەڵام ڕۆژانە بە سەدان و بە هەزاران منداڵ بێدایک و باوک دەکەن بەشی دووەمی لێرا دەدەن کە دەفەرمێگە گەیشتە تەمەنی 10 ساڵی نەیکرد لێیدا با ئەوەی لێلا دەین بۆی نەڵێن وەڵا لێدان لە شەریعەتی ئیسلامدا لێدان هەر نییە بەڵام لێدانێکە لە بۆ تەئدیب بێ لێدانێک قالبی ڕەشوشین نەکا لێدانێکە دەم لە دەموچاوی مەدە لە دەموچاوی مەدە لە شوێنە حەساسەکانی مەدە شوێنەوار بەجێنێڵێ لێدانێک بۆ تەئدیب بێتن چکە جاری وای هەردەستێک ئاوە بگەینێ منداڵەکەت تەواو قەتی لەبیر ناچێ پێویست ناکات گۆچانی لێسەرۆ بنکەی وەڵا بڵێ پێغەمبەر فەرمووتی لێیدا هەموو قالبی ڕەشوشینکەی نەوەڵا پێچەوانەی ئەمر و فەرمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێدانی تەئدیبی جیاوازە بۆی کە چکە ئیوا هەیە ئۆتۆماتیکیەن بە کاکە و بە بابە و بە چاوەکەم و بەوانە نایکاتن تەماشەی شێوازی پەروەردەیشکەن لە هەفتاکان لە هەشتاکان هەتا نێوەڕاستی نەوەتەکانیش کە لێدان مابوو لە مەکتەبەکان ڕێژەی سەرکەوتن و ڕێژەی زیرەکی قوتابیان گەلێک زۆر بوو گەلێک زۆر بوو بەڵام کە لێدان هەڵگیرا وەرە تەماشەی مستەوای خوێنکارانک تەماشەی ئەدەب و ئوسلوبی قوتابیان کە بەرامبەر بە مامۆستاکانیان مامۆستای فەقیر کون بە کون خۆ دەشێری تۆ تەڵەبەیەک نەیبینیت مامۆستا کون بە کون ڕادەکا لە بەردەستی تەڵەبەی ئێستا قوتابیەکان بوون بە مامۆستا و مامۆستاش بوون بە قوتابی لە بەردەستی تەڵەبەکانیان ڕێز و حورمەت نەماوە لەبەرەوە لێدان ئوسلوب و شێوازێکی پەروەردەیە بەڵام دەبێ بزانی ئەو کەسەی کە ئەو شێواز و ئوسلوبەی بەکاردێنی چۆنی بەکاردێنیتن ئەو زۆر گرنگە ئینسان بیزانێتن خۆشەویستانی خۆم بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەرکیز لەسەر نوێژ دەکاتەوە مەڵێ وەڵا نوێژی بەیانیان هەڵی ناستینم بە لەو خەوە خۆشەی هەڵنەستیتن ئەو خەوە خۆشە هەڵیستینی و هەڵی نەستینی کۆتایی هەردێتن ئەو ژیانە دنیای کۆتایی هەردێتن بەڵام ئەرچی سەرشانی تۆ کە 5 فەرزە منداڵەکەت هەستێنی نوێژەکانی پێ بکەی فێریکەی بۆی دەق بگرێ لێ ڕابێتن برا شیرنەکانی خۆم مەسەلەی پەروەردە زۆر حەساسە بۆ منداڵ لەبەرەوە سەلەف ڕەحمەتی خۆیان لێبێ دوو مامۆستایان دەگرتن بۆ قوتابیەکانی خۆیان بۆ منداڵەکانی خۆیان مامۆستایەکیان دەگرت دەیانگۆ فێری علم و زانست و ئەوانەی کە جا ئەگە و مامۆستای متەمەکین بە لە ڕووی پەروەردەییشەوە دەیگۆ دەبێ فێری ئەخلاق و ڕەوشتی جوانی خۆشتی بکەی هیوا هەیە دەیفەرموو هەموو عیلمەکانم بە 2-3 ساڵان لە مامۆستاکەم وەرگرت هەموو عیلمەکان
بە 2-3 ساڵان هەموم لە مامۆستای خۆم وەرگرت بەس دەفەرمێ ئەخلاق و تربیەتم بە 17-18 ساڵان لێ وەرگرت ها چەندی فەرقە بە 17-18 ساڵ تا هەتوانیم فێری ئەخلاق و ڕەوشتی جوانی مامۆستاکەم بم بەرەو علوم زانستەکان ئاسانە وەری دەگری و لەبەری دەکەی وەکو بە بەغا دەیڵێەوە بەڵام ئەخلاق و ڕەوشت ئەدەب دەبێ خۆتی لەسەر پەروەردەکەی خۆتی لەسەر ڕابێنی چونکە جاری وایە عادەت و تەقالیدێک 2-3 ساڵی پێدەێنێت تا فڕێ دەدەی و عادەت و تەقالیدێکی جوانتری لە جێدادنی ئەوجا منداڵ دەبێ فێری هەندێک شت بکرێتن وەکو گوتم باسی ئەومان کرد دەبێ دەگەڵ دایک چۆن بێ لەگەڵ باوک چۆن بێ نابێت چونکە دایک و باوک جاری وایە لەو خۆشی منداڵ فێری بێئەدەبی دەکەن بەرامبەر بە یەک دیکە دەی تفەچێ بە باوەی داکە ئاخر داکەم تفەچێ بە باوەی داکە سبەینێکە دووتفان بەتوودا دەکاتن دەی جوینەچێ بە باوەی بدە پێ دەکەنی سبەینێکە ئەتۆ بە شەقان دەداتن ئەو فێر دەبێ ئەو منداڵی وایە تەماشە دەکەی دێتە ماڵت عائیلەیەکە دێتە ماڵت هەر خواخوایتە زوو بڕۆنە دەرێ وەکو کوردەواری خۆمان دەڵێ لە تفنچی شەیتانی دەرپەڕیوە هەروەکو بای تۆسیۆنامیە هەرچی لێیدا کاولی دەکات گوێی بگرە کوڕم دادە گوێی بگرە فێری کە چوینە شوێنێکی بە ئەدەب لە تەنشتە مندانیش بێعاری مەکە دەست لە شتی خەڵکی مەدە کابرا پێ عیبە مەسەلەن مەهاتەوەتە ماڵی لەو لای دەچێ بڵێ دانیشەوەی لە دەبێ هەر خاوناڵ دەبێ هەر خەریکی منداڵەکەی بی دایک و باوکی مێشیان میوان نییە ئەو ماڵەی لۆ سەر و بنی لۆ تێکەڵاو دەکات کەی پەروەردەیە کەی توانی تۆ زۆر قەرزدا دەبێ لەسەر ئەو منداڵانە ئەوجا دەبی فێری کەی براکەی خۆی خوشکەکەی خۆی بە ڕۆژێک لەوی گەورەتر بدەبی فێری کەی چۆنی احترامی چۆن بەڕێز و بانجی کاتن فێری کەی دەست بۆ شتی خەڵکی نەبا شت لە خەڵک نەڕفێنێ شت لە خەڵک نەدزی ئەها منداڵی وەکو گورگ وایە هەرچی لە بەردەستی منداڵان داوی پەلامار دەدات و لێیان دەستینیت سوچەکەی دایک و باوکی فێریان نەکردووە پەروەردەیان نەکردووە فێری حەرام و حەڵاڵیان نەکردووە لەبەرەوە لێرەش پێم خۆشە شتێک ڕاستکەمەوە کە فەرمودەیەکە بە ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باوە لە سەرزاری زۆرێک لە بانگخوازان و لە خەڵکی دوعات و ئەوانە بەڵام فەرمودەکە قسەی ئیمامی عومەرە فەرمودە ڕاستەکەی پێغەمبەر باز دەکەین لێرانە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو فەرمودەیە کە مەشهورە کە بە ناوی پێغەمبەرەوە دەگوترێ دەفەرمێ عەلِّموا ئەولادەکم السیباحەة والرماية والفروسية طبعا ئەو فەرمودەیە یان ئەو قسەی ئیمامی عومەرە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە حەدیثێکی صحیحە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام علموا أبناءكم السباحة والرمية والمرأة المغزلة دەفەرمێ منداڵەکانتان فێری مەلەوانی بکەن سنەتە ئینسان منداڵی هەبن فێری مەلەوانیان بکات جا کە منداڵی هەبن کچ و کوڕ هەردووچی دەگرێتەوە جیاوازی نەکردو نەیفەرمووە علموا ذكوركم کوڕەکانتان چونکە مەلە ڕیمایە بۆ هەردووچیان مەمدوحە فێری مەلەوانیان کەن ئەو جا فێری چیان بکەن دەفەرمێ فێری نیشانەشچێنیان بکەن بتوانن ڕەمی بە موتڵەقی باس کردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو سەردەمی خۆی دووشت پێی دەگوترا ڕەمی هەم ئەو دارەی کە داهاویشترا وەکو ڕمحوا بوو وەکو ڕمحوا بوو بۆ شەڕ بەکاردێندا داهاویشترا و هەم تیر و کەوان بەڵام ئەمڕۆ لە زیاتی ئەوە ئەو سیلاحانەی کە بەکاردێن سنەتە ئینسان منداڵەکانی خۆی کچەکانی خۆی خێزانی خۆی فێر کاتن چۆن تەقیان پێ دەکرێتن بۆی ڕۆژێک لە ڕۆژانە گەر زاڵمێک ستەمکارێک دزێک هاتە سەر ماڵ بەرگری لە ماڵ و منداڵی خۆیان بکەن ڕۆژێک پێویست بۆ ئەو ئیسلامە ئەو دینە پێویستی بەوەی بۆ کامنوت و دیفاعی لێ بکەین دەستە پاچە نەبین بتوانین ئەو سیلاح و ئەو
چەکەی کە دوژمنان بەکاری دێن و بۆ دوژمنان شتێکی باش و شتێکی چاک و شتێکی مەمدوحە بۆ مەشەروەکو وان بێتن بۆمە بڤە نەبێ بۆوان و چ کابرای گوتی فەضائیل بێتن ئێستا وای لێ هاتووە ئێستا کابرای موسڵمان دەبێ بەس خەریکی نوێژان بێتن ئەگەر تۆزووکە گرژیشەوە لێی ناشێنە کو دەبێت و بگرژەوە کو دەبێت و تووڕەبی ئەتۆگە پارچە پارچەشیان کردی نابی بڵێ ئۆف نۆڵە دەبێ فێریان کەی نەترسێن بزانن سیلاحکو لەسەرێک دەردێنن بزانن سیلاحکو سوار دەکرێت بەڵام فێری کەی ئەو سیلاحە نابێ بۆ زوڵم مستەم بەکار بێتن نابێ زوڵمی پێ بکەی نابێ ڕێگری پێ بکەی نابێ دزی پێ بکەی نابێ ماڵی خەڵکی پێداگیرکەی نابێ خەڵکی پێ بکوژی بە ناحەق ئەو شتانە دەبی فێرکەی بەڵام دەبێ فێریشەکەی دیفاع لە خۆی بکە دیفاع لە ماڵ و منداڵی خۆی بکات دیفاع لە شەڕەف و ناموسی خۆی بکات دیفاع لە دینی خۆی بکات ئەو شتانەشی دەبی فێرکەی ئەوجا وەکو گوتمان کە فێری ئەوەی دەکەی فێری مەلەوانیشی دەکەی و فێری ئیمامی عومەر دەفەرمێ فێری چیشی بکەن فێری فڕوسیەی بکەن فێری بتوانی سواری وڵاغ بێتن فڕوسیە جا ئەو کاتێک کە وڵاغ بووە فەرژینێکی قایم بێ گوێ درێژ بووە حەیواناتی دیکە بۆ کابرا سواریان بۆ غارغارانێ و هاتوچیان پێ ئەو ڕۆکە سیارەیە ئەو ڕۆکە سیارەیە فێری سایقی بکرێن بەڵام سایقێکە کە فێری دەکەی فێرێکێک و سیارە داژوات ئسلوبی سیارە هاژوتن فێریکێک کە سەریع نەڕوە فێریکێک کە خەریکی مۆبایل نەبی فێریکێک کە بە فیز غارەی دەلالوتی دانەبی کە حرامە دەستەچی لە سەوەی دانێت و جادەی بەرنەدا چکە ئێستانە کە بەداخەوە دەڵێن بۆ خوشکانەمان کە فێری سیاقەی بوون یعنی هەر سیارەیەکی بەسەقەتی دەڕوا لە جادەی ڕێ بەرنادا بە مخالیفی دەڕوا کابرا دوور بە دوور دەڵێ و ساقێکیشنە دوور بە دوورە دەڵێ و ساقێکیشنە خۆ پارێزە شتێکی خراپە بۆ ئەو نەزرە خراپەتان لەسەر دروست بێ خوشکە بە ڕێزەکان مادام هەر فێری ساقی بووی بە منەظەمی فێر بە ئەسلوبی سیاقەت فێر بە بزانە چۆن دەڕۆی بزانە لە سایدی خۆت دەڕۆی خەڵکی معتەل مەکە مۆبایل بەکە مۆبایل کە نەکەر خوشکان پیاوانیش ناشیرینترین شت بۆ سایق بەکارهێنانی مۆبایلە چکە ئاگات لە سیاقەت نامێنێت ئاگات لە پێشە خۆت نامینی خۆشت و غەیری خۆشت تووشی فەتاڕەت دەدەی بەڕاستی ئەوجا بۆ خوشکان شتێکی جوانی فەرمووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە زیادە لەسەر هی پیاوان دەفەرمێ وەلمەرئەتە ئەلمیغزەلە یعنی چی یعنی چنین یعنی تەماشە کە ئافرەتانی پێشی مەگە ئافرەتێکی کو دەنا لە ماڵەوە تەونیان دانابوو نازانن تەون چییە لەوانەیە ئەوانەی کە تۆزێ تەمەنیان هەیە بزانن ینی دار و شتوالە بودایان دەنا لە ماڵی مافوریان دروست دەکردن بەڕیان دروست دەکردن جاجمەیان دروست دەکردن دوو گوردیان دروست دەکردن دایکانمان مە لە ماڵی خۆمان دایکم خوای گەورە تەمەنی پڕ بەرەکەت کە بەبیرم دێ کە مافور و بەڕ و ئەوانەی دروست دەکردن لە ماڵەوە ئەدی ئێستا ماشەڵڵا هیچ نازانن ئەو خوشکانەمان دەستە پاچە دەست و پێسپی قەناعەت بکەن نازانن شیویش لێنێن نازانن نانێک بۆ هاوسەری خۆیان حازرکەن زۆر موسیبەتێکی گەورە ڕووی تێکردووین خەلەلەکە هەمووی هی چییە؟ هی ئەوەیە کە سوئی پەروەردەمان نەکردوون خوازیارم کە بگەڕێنەوە سەر ئەو پەروەردە تەندروستە بۆی کە بتوانین ئەو ماڵ و منداڵەی کە بەخێویان دەکەین پەروەردەیان دەکەین سوود و قازانجیان لێوەربگرین و بەختەوەرمان بکەن لە دنیا پێش دوا ڕۆژ تا هەڵقەیەکی تر لە بەرنامەی بەختەوەری بە خزمەتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته